دیارە ئەم هەڵمەتە بەناوی هەڵمەتی فریا ئێمە کۆمەڵ ڕێخای پیشەیە و مەدەنین لە شاری سلێمانی کە بە پێویستمانزانی هەڵمەتی فریا ڕابگەیەنین بۆ ئەو هاونیشتمانانەمان کە بەهۆی ئەو بارودۆخە ئاڵۆزی کە ڕووی کردە هەرێمی کوردستان تووشی ئاوارەبوون بوون بە پێویستمانزانی کە لە ڕێگەی گەیاندنی هاوکاریەکانمانەوە پێیان کەمێک لە خەم و ناڕەحەتەکانن کەم بکەینەوە و پێشم خۆشە لێرەوە سوپاسی هەموو ئەو خێرخوازانە بکەم ئەو کەسانەکەین کە هاوکاریان کردین. بەڕاستی ئێمە کە هاتوین لێرە لە ڕێی خێرخوازان و لە سلێمانی ئەم شتانەمان کۆ کردێتەوە لە هەموو شتێکی ناوماڵ کە جەزای خێرخوازان باتەوە لە قەب و قاچاق لە جلوبەرگ لە قەمسەڵە لە خوارد موزەخیدا هەموو شتێکی تر ئێمە شوێنامان لێرە بەسەرم ئاواران تۆزیعمان کردووە. خەڵک وەڕێکخراوەکان و ناتوانن پێداویستی ئەم ئاوارانە بەڕاستی کە لە کاریسە و حاڵەتی چیوا کتوپڕن کە زۆر بە ناڕەحەتی وسە هەندێکیان هاتبوودیان و بەستەنها بە چۆنەڵێ بە نعلی خۆشانەوە نیانتوانیەوە هەڵبێن یانەوە لە وەزعی خراپە بوو پێویستە حکومەت یعنی لایەنی بەرپرس ئەی پێشتر کەوتیان ریفراندۆمەکەین و هەموو حاڵەتێکی نەخوازرا و لە بەرچاوەگرین چۆن حسابی ئەمەیان نەکردووە چۆن ئەمەیان لە بەرچاو نەگرتووە لەبەرەوە پێویستە لایەنی بەرپرس حکومەت دەسەڵاتداران بەشێ لە بەرپرسانی کە هەڵگری یعنی پرۆژەی ریفراندۆ بوون ئەویان لە بەرچاو وایە ئێستا خۆیان خاوەنی کۆمپانیا و سەرۆت و ساوارێکی زۆرن کە لە ماوەی چەند ساڵی داهاتوە خۆیان گرتەوە لەسەر حسابی ئەو خەڵکە ڕەشوڕوتە ئێستا بۆ نایان ینی ئێمە نایبینین ئەوان نابینین بێن هاوکاری ئەو خەڵکە